کمپانیای پشتگیری کوچبرین کوبانی لکردستان بردوام دکن و رین آلیکارین جی پرن لسلیمانی پشتگیری کوبانی با آوایی که جدا هاته کرن. پشتگیری به سلوگان پرتوکه که ببه و زاروکه که جبرچیبون خلاص بکه دست بیکر. او پرتوک و ده پیشانگه دا پرتوکین کد پیشانگه دا تینه فروتن و به تمامی بهای وان تمنین وان پرین کجوی پیشانگه ورن و جبو زاروکین کوبانی بین پیشکش کرن. بر پرسا پیشانگه دبیجه وان هول دا بریا فکر و زانینه بهیرن خلق پشتگیریا کوبانی بکن. لپناو کوبانی کتابک بکرو من دالگ لبرسیتی رزگار بکن. اما دروشمی ام پیشانگه کل سلیمانی کراوتوا بو ماوی در روش بردام لبید. وابریاره لکوتا روجا او پاری لم پیشانگه دا بفروشنی کتابو کار دستیاکان کودکریتوا بدرتا آوارکانی کوبانی. معنی او پیام بگیریم که بلین معرفه و روشنبیری هوکارو وکاله تنها هوکاری چارەسەری کێشە و گرفتەکانی کوردە قازانجی پێشانگاکە دوای ئەوەی کە کۆکرێتەوە ڕاستەوخۆ سەردانی ئاوارەکانەکەین لە کەمپی ئەربەت. ئەوانەی لەم پێشەنگەیەدا بەژەریان کردووە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستانەوە هاتوون تاوەکو لەو پارەی دەستیان دەکەوێت ئاوارەکان دڵخۆش بکەن بەڵام 5 ڕۆژ تێپەڕیوە وەک خۆیان دەڵێن ئێمە بە نیگەرانیەوە دەگەڕینەوە. لە ئەسڵامە بەستمان ئەوە بوو کە بە ئاوارەکان یارمەتی بگەینین. بەڵام مەعرەزەکەی وایە کە کەس نایبۆ تماشاوە کە ئێمەش بتوانین ئەو یارمەتیە بە تەواوی بکەین. ئەو وەختە من حەزم لەوەیە کە خەڵکی بێن و بیبینن. ما هەوڵ داگۆ ئەم ژێ ئالیکاری کێ بکەن ژێ خلالەوی کارێ خۆ کارێکی پرتوکێ و چاند و کۆلتوری مەخۆست ئەم ئالیکاری کێ بەوان ئەواری کۆبانیار بکەن بچێکی مساعدە بکەن و هەلگەرن ئێشاوان بچێت. ڕەنگە ئەم کتێب و کارەدەستیانە بۆ کڕیارەکان دووبارە بن بەڵام بۆ پێدانی بڕەپارێک بۆ ئاوارەکان ڕوو لەم پێشەنگایە دەکەن. بە تاقە کتێبێ ئێمە گەر بتوانین دەستی ئەوان بگرین و ئێمە هەندێک بە کتێب کڕین بەس چەند جارێکی تریش توانیمانە لە ڕێی ماڵەکانمانە لە ڕێی دەستگاکانەوە کە بانگەوازیان بۆ کردەوە یارمەتەداری ئاوارەکان ئێمە یارمەتیمان ناون. لە پێشەنگاکەدا 15 دەستگای چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی بەشدارن. هەروەها ئیشە دەستیەکانیش لە شارەکانی کرماشان و شیراز و پاو مەریوان و سنە هێنراوەتە سلێمانی. ئەوانەی بەژاریان لەکردنەوەی ئەم پێشەنگایەدا کردووە ڕێگەیەکی دووریان بڕیوە تاوەکو بە دەستمایەکەی بتوانن هاوکاری بۆ ئاوارەکانی کۆبانێ بنێرن. بەڵام نایشارنەوە نیگەرانن لەوەی کە سەردانیکردنی ئەم پێشەنگایە ئەوەندە کەمە کە ناتوانن دڵی ئاوارەکان خۆش بکەن. شادی ڕەسوڵ ڕووداو سلێمانی. فکرەکە باشە بڕاستی پرتوکێکێ بکرە و ژیانە زارۆکێکی کۆبانێ ji birçîbûnê xelas bike li Silêmanî dest pê kir hêvî dikim belav be heta vê derê hewlêrê were û biçe dihokê zax û parêzgehên din û bajarên din yên başûrê Kurdistanê pir rehet e pirtûkekê bikire tu dikarî jiyana zarokekî ji birçîbûnê xelas bikî.